زۆر باشە بەڕێزان وەکو لە هەواڵەکانیش هاتبوو هەردوو هاوکارانیشمان لە مۆسکۆ و لە ئەنقەرەوە باسی گرانی و هەڵاوسانیان لە وڵاتانی دەور و پشت و لە سەرتاسەری جیهانیش کرد. ئەگەر سەیرێکی کوردستان بکەین بەراورد بە ئەو وڵاتانە بەبێ هیچ مبالغەیەک ڕەنگە تا ڕادەیەکی زۆر لە لای ئێمە سەقامگیر بێ کەمترین هەڵاوسان وەک گرانی کەوتۆتە سەرشانی هاوڵاتیان. ئێمە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر حسێن ئەحمەد مامۆستای زانکۆ و ئەندامی سەندیکای ئابووری ناسانی کوردستان کە ڕاستەوخۆ لە استودیۆ ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتە ژووری هەواڵی کوردستان 24. بەڕاستی بە لە پرسیاری هەڵاوسانەکەەوە دەست پێ بکەن وەکو بۆ خۆشت بینیت لە ئەوە پێیان نێرانمان ئێمە لە ئەنقەرە نرخی نان چەند گران بۆ لە مۆسکۆش بە هەمان شێوە لە ئەوروپا لە تورکیا لە ئێرانەوە هەر باس ناکرێ بەڵام هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتانە کە دەوڵەتیش نییە ینی با ئەوشمان لەبەر چان بێ کەمترین ڕێژەی هەڵاوسانی هەیە ئەمە بۆچیە گەڕێتەوە بۆچی ئەم سەقامگیرە لای ئێمە ڕاستە دەستی هاوکارانتان خۆش ڕاپۆرتێکی تێر و تەسەلیان پێشکەش کرد کاری ئێمە ئاسانتر کردو و باشتر بینەر و گوێگری کەناڵەکەتان لە بابەتەکە تێدەگات لە ڕاستیدا ئەوەی لەسەر تاسەری جیهان دەبینرێت بەڵێ هەڵاوسانێک هەیە کە کۆمەڵی فاکتەری هەن یەکێک فاکتەری هەرێ سەرەکی پەیوەندی بە بازاڕی وزە و دابینکردنی دانەوێڵەیە کە بەهۆی قەیرانی رووسیا ئۆکرانیا هاتوۆتەکایەوە کۆمەڵێ فاکتەری کە هەن لە وڵاتی جیاواز لەوانە تورکیا کە خۆی ئابوووریەکەی کێشەی هەیە هەڵاوسانێک دراوەکەی بەهای خۆی زۆر لەدەستداوە بە بەراورد بە وڵاتانە بارودۆخی هەرێمی کوردستان بەڵێ باشترە ئەگەر هاتباو ئەگەر ئێمە قسە لە هۆکارە ئابوووریەکان یا فاکتەرەکان بکەین و دابەشی بکەین بۆ ئەو فاکتەرانەی کە بەشێکن لە ئابووری هەمۆکی کە تێیدا هەردوو سیاسەتی نەختینەی و سیاسەتی دارایی بەدەست حکوومەتی هەرێمەوە باە بۆ نمونە ئێمە بانکی ناوەندیمان نییە تا سیاسەتی نەختینەی ئاڕاستەکەین و هەڵاوسان کەمکەینەوە ئەگەر ئەوە کرابە بە تاکید بارودۆخ باشتریش دەبوو بەڵام سەرڕێی ئەوانش ئەم هەنگاوە هەنگاوێکی بوێرانەیە با لە دیدی بەشەکەی کەی ئابوووریەوە کە پێی دەگوتێ ئابووری بەشەکی قسەی لێ بکەین ئەمە چییە؟ تەماش دەکەین لە ئابووری بەشەکی ئێمە قسە لەسەر یەکە ئابوووریەکان دەکەین بە پچووکراوە ئابووری خێزانەکان ئابووری تاکە کەسەکان بۆ نمونە تا چەند کاریگەری لەسەر بزنزی بچووکەیە لەسەر هاوس هۆڵد هەیە یاسایەکەیە کە پێی دەگوتێ خواست و خستنە ڕوو توانای بازار توانای نرخدانان زۆر فاکتەری کە هەن ئەمانە تۆ تەماشاکە لە ڕاستیدا غەدرێک لەو بڕیارە دەکرێت کە بە تاکلایەنە راپۆرتەکەی ئەوە زۆر تێر و سەسەل بووم بەوەستم وایە ئەویش ئەوەیە تەرکیز لەسەر هەرزانکردنی نرخی نانە بە تەنها ئەمە نیە سیاسەتێکی بوێرانەی پاڵپشتیکردنی وزەیە هەم بە نرخی ئەم گازدەی کە نانەواکان پێویستیانە هەم بە کارەبا هەم بە دامینکردنی ئاردنرخی پاڵپشتی کراو ئەمانە چ دەکەن ئەوانەی لە ئابووری تێدەکەن باش دەزانن و خەڵکی سادەش بەڕاستی حەقی ئەوەی هەیە تێبگات تۆ کاتێک کە پاڵپشتی دەکەی یعنی قوربانیەک بە داهاتی خۆت دەدەی لە پێناوی جێگیربوونی بازار لە پێناوی جوڵەیەکی ئابووری لە پێناوی ئەوەی کە ئەم بارودۆخەی کە هاتۆتە ئارەوە بەداخەوەکە خوازیارین هەرچی زوویە ئەم قۆناغت هێ بپەڕێ بەهۆی فشاری سیاسیەوە بەشە بودجەی هەرێمی کوردستان بەڵێ ئەمە وای کردووە بازار سستێک بەخۆ ببینێ لە بەرەوەی توانای هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە هەرێمێکی چالاکە هەرێمێکی پڕجوڵەیە یعنی ئەگەر ئەو هەرێمە بە قووەت بکرێ پاڵپشتی بکرێ گرفتی سیاسی بۆ دروست نەکرێ توانای زیاترەیە بێنەوە سەر پرسیارەکەی جنابێت وەڵامەکەت بدەمەوە ینی بە کاکتۆر بمبوور ینی ئەم هەرزانکردنی نرخی نان بۆ خۆ دەزانی کوور دەڵێن نان و ئاو بینیمان لە مۆسکۆ گران بۆ لە تورکیا زۆر گران بوو ئەمە چ کاریگەریەکی لەسەر تاک لەسەر خێزان دەبێت توانای کڕین بەرز دەکاتەوە بە تایبەت چینی کەم دەرامەت و مامناوەند وانە توانای کڕین کە بەرز دەکاتەوە ئەگەر خێزانێک لە مانگێکدا لە ڕۆژانە پێویستی بە بڕی ئەوەندە سەمون و نان بێ طبعاً بڕەکە زۆر گەورەیە کە بۆ درێژخایان بێ لەبری ئەوەی پارەیەکی زیاتر بەدا بۆ کڕینی پێداوی ژمارەی ئەو نان و سەمونەی پێشتا ئێستا بڕێکی کەمتر دەدا کەواتە ئەو بڕە مەترسی پاشەکەوتکردن و پێداویستی کەم دەبێتەوە توانای کڕین ئەو پارانە بۆ بەشێکی کە دەبا خۆی
جوڵەیەکی هاتوچۆی دراو لە بازاردا دروست دەبێ. یعنی تۆ راپۆرتێکی دیکۆمنتاری هەبوو لە بەریتانیا گەشتێکی 5 پاوەندی باوەڕت بێ یەکجار سەرسوڕهێنەر بوو. کەسێک کە لە ماڵەکەیدا دەیداتە تەکسی ئەم تەکسە پێداویستێک یعنی بە درێژایی ڕۆژەکە گەشتێک بەڵێ سێرکەڵێک دەورانێک دروست دەکات کە زۆر بەیەکەوە گرێداوە کە توانای کڕین بەرز بۆ متمانە بۆ بازارەکان دەگەڕێتەوە متمانە بۆ بەکاربەر دەگەڕێتەوە لە هەمووی گرنگتر لە هەنێکی کەی ئەم پیشەیە کە بزنس یا پیشەی نانەوەکانە چالاک دەبێ ئەنی چونکە گرانایی ناکەوێتە سەرشانیوەری بە پێچەوانەی ئەوەی کە بەداخەوە ئەمڕۆ سۆشیال میدیا بۆتە لەوانەیە لە زمانی کەسێکی ئەکادیمیەوە جوان نەبێ بۆتە بازارێکی گاڵتەجاری هەر کەس ویستی شتێک فڕێدەدا بەبێ ئەوی بیر لەوە بکاتەوە لێکەوتەکانی چین دڵ نیگەرانیەک دڵگرانیەکی دروست کرد بەڵام ئەم ڕاگەیانەی ئەمڕۆی پارێزگای هەولێر لە جێی خۆیدا بوو بە پێچەوانەوە مای دەستخۆشی و پاڵپشتیا زۆر باشە چالاکیەکی ئەم بزنزە ئەم پیشەیە زیاتر دەکات. باشە کاک دکتۆر حسێن بەخۆ دەزانی لە کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە ئەو کارانەی کە هەوڵیان بۆدا و پشتیان پێبەست دروستکردنەوە و برەودان بە ژێرخانی کەرتی کشت و کاڵە پێ دوانیە ینی ئەم هەنگاوە ئەمە لە لایەکەوە ئێستا کە نان هەرزان بۆەوە برەودان بە کەرتی کشت و کاڵ وا دەکا هەرێمی کوردستان ئیتر بۆ خۆ بژێوی پشت بەخۆی ببەستێ و وردە لە چەند ساڵی داهاتوو ترسی لە ئەمنی خۆراک نەمێنێ ئەوە کڕۆکی بابەتەکەی ئاسایشی خۆراک بەڵێ پرسیارەکەتم زۆر بەلاوە سەرنج ڕاکێشە ئاسایشی خۆراک ئەولەویەتێکی یەکجار زۆر گیرە لە کۆی ئاسایشی هەر وڵاتێک هەر کۆمەڵگەیەک هەنگاوی بوێرانە نراوە یعنی بەکەمی مەزانە هەناری هەرێمی کوردستان لە بازارەکانی لەندەن لە بازارەکانی کەندا وڵاتانی کەندا و براندە جیهانیەکان ڕیکلامیان بۆ نەکەین هەمومان لە میدیا بینیمانە خواستیان لەسەر بەروبوومی هەرێمی کوردستان پێتاتەوە ئەوانە زیان بووە هەر هەنگوینی هەرێمی کوردستان دەچێتە بازاڕی بڵێ ئەمە هەموو هەنگاوی بوێرانن ئەگەر پارپشتی حکوومەتی نەبێ هەنگاوی دروستی نەبێ چۆن بازار بۆ بەرهەمانە دروست دەکرێت ئەمانە مای دەستخۆشین حەقا بەدەر لە تێڕوانینی تەسکی سیاسی و حیزباتی و بە ئامانجگرتن لە ڕووی ئەکادیمیۆشی بکرێنە بابەتی توێژینەوە لە ناوەندە زانستیەکان چکە بۆ شێوە ئێمە هەنگاو دەنین بۆ شێوەیە کۆمەڵگەیەک دروست دەکەین کە ئابووری تەندروستمان دەبێ باوەڕت بێ بەبێ مجامەلەکردن پێویستمان بەوە نییە ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدایە 3 مانگ لەسەر یەک بە ناحەق بەشە بودجەکەت بکرێتە کارتێکی فشار کەم کۆمەڵگا هەیە بە بەرگەی ئەگەر پێچەوانەی کەینەوە ئێمە لە شوێنی بەغدا باین ئەو هینەمان بەسەرهێنابان ئەوان خۆراگر دەبوون بە دڵنیاییەوە بەو شێوە نەدەبوون ئەوە مانای ئەوەی نییە ئێمە فشارمان لەسەر نییە بەڵام لە بەرامبەردا هەنگاوی دروست هەن هەنگاوی ژیرانە هەن خۆزگە ینی هاوڵاتی ئێمە ئەوەندە لە ژێر کاریگەری هەواڵی نادروست شتی گوماناوی دانە بێ شتەکان بە واقعی ببینێ جوتیاری ئێمە پشتگیری بکرێکە زیاتر چاندن ئەوە بکات لە بەڕەوەی دەرفەتی گەورە هەن کاک دکتۆر حسێن ینی دوا پرسیار من کاتیشم زۆر کەم ماوەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سوپاس دەکەم ئاماژەمان بەوەدا ینی ئێستا عێراق لە هەوڵی برسیکردن یاخود برسیکردنی خەڵکی پەیڕەو کردووە کردوێتێ بەشێک لە ئاجێندای خۆی لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی هەیە ئەوەی کە پێداویستی ڕۆژانەی خەڵقە نان هەرزانەکە و پاڵپشتیەکە ئەمە چی کاردانەوەیەکی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەسەر کوردستان دەبێت یەکێک لە هەرێک خاڵە بەرچاوەکان سمعی حکوومەتی هەرێمی کوردستان جوانتر دەکات ڕیپیتیشن متمانەی هاوڵاتی بازار باشتر دەگەڕێنێتەوە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە دوجار دەبێت ئەو قەیرانە چارەسەر بێ ئەگەر چارەسەر نەکرێ پێم وانێ هەرێمی کوردستان ئەوە دابنیشێ و پێشم وانە کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو تەماشاکەر بمێنێتەوە وڵاتێک حکوومەتە ناوەندیەکەی سیاسەتی برسیکردن بێبەشکردنی بودجە لە داهاتی نیشتیمانی لە هەرێمێک کە گوایە بەشێک لە خۆیەتی هەروە قبولکە ئەو کاتە بژاردەی کە دەبن بە دووری مەزانە ئەگەر ئەو قەیرانە درێژە بکێشێت چۆن گەمارۆی وڵاتانی کەندا و بۆ قەتەر بوو بە خێر ئەمەش ڕۆژێک ببێتە عامیلی خێر زۆر باش دوجار مرۆڤ پێداویستی هەیە خۆ ناتوانێت ئاوا چاوەڕوان بێ و ڕوبەڕووی مەرگی بە کۆمەڵ و ئەم سیاسەتە چەوتە نادروستە بکرێتەوە زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر حسێن ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ و ئەندامی
سندیکای ئابووری ناسانی کوردستان گەلێک سوپاس بۆ خۆشحاڵیەوە. بەزاریکردنتان لەگەڵمان سوپاس بووە زۆر سوپاس. شەوتان باش.